دۆزینەوەی هەلی کار بۆ ژنان، ئامانجیکردنەوەی پێشەنگەیەکە لە کەرکووک. سەرپەرشتیاری پێشەنگەکە دەڵێ بەوەی نەبوونی هەلی کارەوە سەدان و هەزاران ژن لە کەرکووک بێکار ماونەتەوە. وتیشی دەیانەوێ هەلێکی کاری بچووکیش بێت بۆ ژنانی شارەکە دەستەبەری بکەن. ئەوانەی ئیش و کاریان نییە، هیچ تەعینێ نەبوونە، بەڵام لە ماڵەوە کاری دەسیەکەن و ئەیفرۆشن. داوایان کرد لە ئێمەش هەستین ئەو بازارەمان بۆیان کردەوە. خۆی بابلین 100% ئەو کێشەیە حل ناکە، بەڵام بابلین جزئێک لەو کێشەیە حەلەکات. یەکێک لە خەمە گەورەکانی ژنان لە کەرکووک نەبوونی هەلی کارە. وەکو خۆیان دەڵێن لە سای نەبوونی کاردا نابێ ژنان بێ هیوا بن و ناشبێ دەستەوەستان ڕابوەستن. دیارەکردنەوەی ئەم جۆرە پێشنگایانەش هەلێکە بۆ ئەوەی زیاتر گەنجان بتوانن پەرە بەتوانەکانی خۆدا بدەن و بەتایبەتی توێژی ژنان کە بتوانن چۆن ئەو کارە دەستیانە یان ئەو کار و پیشانەی کە لە ڕێگەی دەستی خۆیان و ئەنجامیان داوەوە بتوانن لێرەدا لەم جۆرە بازاراندا ساغی بکەنەوە. هەموو کات پێویست نییە ئەتیمادکردە سەر هەر کەسێ بۆ کاری خۆت، یان هەنێک ئافرەتێ ناتوانن دەرەوە کار بکەن لە ڕێی پشی خۆیانەوە کاری شادی خۆیانەوە ئیش بکەن، ئیتر لەم ڕێیانەوەتانی چالاکی خۆت پێشکەش بکەیت. بۆ هەر کەسێک یعنی نەک ئەوی کە خوێننی تاوا کردوێ بە تایبەت بە ئەوشی کە خوێننی تاوا کردووە پێویستە یعنی چاوەڕێی ئەوە ناکا کەسێک بێ بڵەوەرە ئەو شتە بکە یان ئەو شتە هەیە بیکە خۆی هەوڵ بات خۆی لە شوێنەکە بدۆزێتەوە لە ئیشێکە لە کە هەر کارێکا بێ ڕنگ نییە شەرت نییە زۆر شتی گەورە بێت لەوانەیە لە شتێکی بچووکە دوایی وردە وردە پەرەی پێبێ شتەکە گەورەتر کەیت و ببێتە بزنسێ بووە. ئەرکی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە تەنیا کارکردن نییە لە بواری تیۆریدا، بەڵکو وەکو خۆیان دەڵێن بەشێک لە بەرپرسیارەتەکەیان خۆی لە زامەکردنی هەلی کار بۆ ژنانی بێکار لە ڕێی پرۆژەی خۆبەڕێوەبردننی لەم جۆرەوە دەبینێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.